بۆ لە ساڵی نەوەتەکان کەمتر بوو بۆ ئێستا کە پاش 30 ساڵ نەخۆشی شەکرە دەقات زیاتر بووە. خۆی ڕۆژی جیهانی شەکرە کە دانرا 14 نۆڤەمبەر هەموو ساڵێ بکرێتەوە بۆ ئەو نییە کە بڵێن نەخۆشی شەکرە هەیە. بۆ ئەوەیە پەیامەکە بگاتە خەڵکی کوردستان کە نەخۆشی شەکرێک لە نەخۆشیە باوەکانە و بەداخەوە ژمارەی توژمان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە و لەوەش گرنگتر ئەمە بمانەوێت چۆن ڕێگری بکەین لە توشبوون بۆ لە ساڵی نەوەتەکان کەمتر بوو بۆ ئێستا کە پاش 30 ساڵ نەخۆشی شەکرە دەقات زیاتر بووە. هۆکارەکەی وەکو باسمان کرد گرنگترینیان بریتە لە گۆڕان کاری لە شێوازی ژیانی مرۆڤەکان. بۆ نمونە خەڵک ئەگەر بەیان لەخەوەستا بچوو سەرکارەکەی ڕستانهاتی خەڵک بە پێ دەچوو سەریشەکەی. ئێستا ئەوە نەما سویچەکەی دەردینی سواری سیارەکەی دەبێت بە پێیان ڕۆیشتن نەما. دانیشتنی زۆری خواردن پێشان خەڵک فەقیر بوو خواردنەچی جەمەچی دەخوارد جەمەچی نەبوو بخۆوە. بەڵام ئێستا خواردن زۆر بووە و زۆرێک لە خواردن هەیە کە کەسەکە تێرە دەچی لۆ خۆشی خۆی خواردن زیاتر دەخوا. وای لێ کردێک کە خواردنی زۆر بخواتن کەشی لەشی زیاربی و شەکرە بەرز بیتەوە. و شێوازی خواردنەکانمان ینی بۆ نمونە درەنگ خواردنی شەو یعنی لە شەو ساعت 12 شەو بانگ دەکرێت دیلیڤەری خواردن دوایی لەسەری دەنوی هەزم نابێتە نایسوتێنێ خۆ شەکرە بەرز دەبێتەوە. و جۆری خواردنەکان ئەوەی کە پڕی لە شەکری دەستکردە پڕی لە کاربۆدرێتە ئاردی سفرە و چاوری ئەوانە هەمووی دەبتەوەی بەرزکردنەوەی شەکرە. ئێستا دراستەکرا لەو ڕۆژانە خوێنمەوە لە ئەمریکا ئەوەی کە دەڵێن خواردنانی کە شەکری تێدا نییە بەڵعکس شەکر زیاتر بەرز دەکاتەوە. ئەو ئەوانەی کە شەکریشی تێدایە بوون منە ئەوەی کە لە بازارەکان دەفروت هەموو شیرنەمەنیە کان ینی شنەمەنیەکانی کە بەکاردێت هەمووی شەکری تێدایە هەموو یەک لە هۆکارە گرنگەکانە بۆی توژبوون بە شەکرە. تا ئەو خواردنەوە گازیانەی کە ڕێکلامیان بۆ دەکرێت و دەڵێن بێ شەکرە خراپن بوو شەکرە زۆر خراپە هیچ شتیوان نییە. ئەوانەی کە دەڵێن ئەوەی خواردنی بێ شەکرە یان برنجە بێ شەکرە یانەوە شەکرە لە چای بکەیت تامی شیرینەکە شەکر بەرز ناکە لە ڕاستیەوە دوورە پێویستە لەو شتە دەستکردانە کە دەستی کارگەی گرست دەستگەیشتێ بەکارنێتن بە هیچ شێوە. ڕۆژانە 1 ساعت وەرزش بەڵام وەرزشەکە چۆن بیتن دڵە کوتەی بگری نەفەس تەنگ بی ئارەقەی بکەی ماندوو بی ئەو کاتەکە معنەوە شەکرەکە سووتان. دووەمین کێشی لەشت بە جۆرەی بەژنت کۆنتترۆل بکەیت بۆ منەگەت و بەژنت 170 سانتیمە سەتەکەی لەدرێن 70 کیلۆ زیاتر نەبی 1 کیلۆ زیاتر بی نەک شەکرە هەموو نەخۆشی دنیای لە کێشی زیاد لە قڵەوی کۆ دەبێتەوە بۆ خواردنی تەندروست.